تر سەبارەت با دروستکردنی هاوپەیمانەتی چوارقۆڵی لە دژی داعشکا وەک دەزان هەرێکە لە رووسیا و ئێران و سووریا و عێراق تێدا بەشدار دەبن. بەڕێز عەزیز مەلا حەسەن ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق لە ستۆدەکانمان لە شاری سلێمانێ و لەگەڵمان دەبێت. بەڵێ کاک عەزیزەم کاتتان باش. ئێوە لە ڕۆژی ڕابردوو وەزیری ناوخۆی عێراقتان بانگێشتی پەرلەمان کرد و کاری بانگێشتی وەزیرتان بۆچی بوو؟ ئەم کاتت باش و کاتی بینەران باش. ئێمە بانگێشتی وەزیری ناوخۆمان کرد دەربارەی کۆمەڵێ بابەت بوو. یەکێ لەو بابەتانە ئەوە بوو کە زیاتر لە 1000 ئەفسەری هەواڵەی خانەنشینی کردبوو و هەروەها کێشەی ڕفاندن هەبوو لە بەغداد و لە ناوچەکانی تر و هەندێک لە بازگەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ و دەربارەی کۆمەڵێک دانانی پلە و پایە بوو کە ئەبێ ئەو پلە و پایە بەرزانە لە ڕێگەی بەڕەزامەندی پەرلەمان بێ و پەرلەمان دەنگی لەسەر بدا. بۆیە وەزیری ناوخۆمان بانگێش کرد و ئەویش قسەی خۆی هەبوو. قسەکەی ئەوە بوو کە زیاتر لە 1022 پلەی عەمید هەیە کە ئەمە کێشەیەکی گەورەیە کە لە عێراقا ئەبێ ئەم پلە عەمیدانە ئامرلیوا بن لە کاتێکە ئێمە بە هەموو با بڵێم وەزارەتی ناوخۆ ناکاتە 5 لیوا یا 6 لیوا لە هەموو پلەکانی تر بە پلەی عەقید زیاتر لە 4000 پلەی عەقید و پلەی نەقیب و ئەوانە هەیە. بۆیە ئەمانە ئەو وەکو چاکسازی باسی کرد، بەڵام لەگەڵەوە ئێمە قسەی خۆمان هەبوو کە ئەبێ ئەمە زەوابتی هەبێ، ئەمە مەرجی هەبێ و مەرجەکانیش بە شێوەیەکی تر چکە ئەو پلە و پایانە مەنسەبیان نییە، ینی با بڵێن پۆستیان نییە، لەگەڵ ئەوە سەیارە و ئیمکانیات و پارە و پاسەوانی زۆریشیان هەیە. بۆیە لەلایەکەوە حەقی مافی خۆیانە وەکو وەزارەی ناوخۆ کۆمەڵی چاکسازی بکەن، لەلایەک تریشەوە ئێمە قسەمان کرد کە کەس مەغدور نەبێ. دووسێ بابەت هەبوو دەربارەی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبوو. خاڵێکیان پەیوەندی بە ئەو با بڵێم دووسێ دەستگای مەدەنی هەیە کە مەدەنی نیە، سەر بە ناوخۆن، ئاگر کوژێنەوە یان دارستان یان ئەوانەی کە لە ناوچە دابڕاوەکان یا لە هەرێمی کوردستانن سەر بە وەزارەی ناوخۆ، ئەوانە نێردرابوون بۆ معایشە بۆ ئەنبار نەقل کرابوون یان هەندێک لە ئەوانەی کە پۆلیسن لە وەزارەی ناوخۆ. ئێمە داوامان کرد کە لە خانەخینەوە تا هەموو ئەو سنوورانە ئەوە خۆی بەرەی شەڕە، بۆیە پێویست ناکە ئەوانە بۆ بەرەی شەڕ بنێردرێن. وەزیر موافقەی لەسەرەوە کرد کەوە بڕیاری لەسەر دەرەکا و ئەوانە ناڕۆن. زیاتر لە 60 ئەفسەری کوردی تایە لەو ئەوانەی کە گواستراونەتە بۆ خانەنشینی. ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە نابێ ئەوانە ئەبێ مەرج بێ. باسکرا کە داوا لە وەزیر کراوە ئەو ئەفسەرانی کە لە کەرکووکن بڕیاری داوە خانەنشین بکرێن، بڕیارەکە هەڵبۆشێنێتەوە. بڕیاری دا کە هەموو ئەوەی کە پەیوەندی بە گواستنەوە هەیە یا پەیوەندی بە معایشەوە هەیە یان پەیوەندی بە هەمووی نا، ئەوانەی بە مەرج هەندێک هەیە زۆر مستەحەقە بمێنێتەوە و ئەوانەی کەرکووک بەڵێ ئەوانەی تا ئێستا لە شەڕ بەشدار بوون و ڕۆڵی کاریگەریان هەبووە ئەوانە دەبێ بمێننەوە. بۆ بە تەنها داوای کەرکووکتان کردووە، ینی ئەوانی کە لە خێر ئێمە داوای کەرکووکمان نەکردەوە، لە هەندێک هەواڵ باسی کەرکووکەکە کەرکووک هەموو ناوچەکانە ئەو سنوورانەی کە پەیوەندی بە شەڕەوە هەیە و لە سنووری شەڕدایە هەموو یەکرێتەوە. کاک عەزیز، ئایا کورد لە کەرکووک هیچ ئەفسەرێکی تری نییە بخرێتە شوێنەوانی کە خانەنشین دەکرێن؟ ئەوە پەیوەندی بە حکومەتی هەرێمەوە هەیە. بەڕاستی ئێمە گلەیمان هەیە، دەبێ ئێمە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ژنەکەی ئێمە لەگەڵ ئەندامانی ئێمە کە لە لوژنەی بەرگری و ئاسایشن هەماهەنگ بێ، هاوکار بێ بۆ ئەوەی لە کاتێکا چاکزازیەکی واکرێ دەبێ ئێمە بەرنامەی خۆمان هەبێ و بە پێی قسەکەی جەنابەت ئەبێ ئەلتەرناتیفمان هەبێ بۆ ئەوە کە هەندێک هەیە شایستەی ئەوە نین یا ماوەیەکی زۆر ماونەتەوە یان بە کەڵک نایەن، ئەوانە خەڵکی گەنجان هەیە لە جێیان دامەزرێنین. هەموو جارێک گلەی ئەومان لێکرێکە ئەوانن شتێکیان لێ دێت کەس نییە کورد بچێتە شوێنی. ئەمە یەکێ لە گرفتەکانمانە. ئێمە حکومەتی هەرێم تاوەکو ئێستا بە هەماهەنگی و هاوکاریەکی تەواو لەگەڵ ئێمە مامەڵەی نەکردووە. بەڵێ کاک عەزیز، ئێوە لە لیژنەی ئاسایش و بەرگرین لە پەرلەمانی عێراق هیچ هەماهەنگیەکتانەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێم لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی هەرێم؟
نەخێر ئێمە وەکو کۆی لوژنەکە تاوەکو ئێستا لەگەڵ وەزارەی ناوخۆ هیچ هەماهەنگێکمان نەبووە لەگەڵ وەزارەی پێشمەرگەش بەڵام وا پێویست نەبوو کە ئێوە هەمانگیتان لە نێواندا بێت بەڵێ پێویستە کایبە هەماهەنگیمان لە نێوانە هەبێ بەڵام ئێمە بەبەردەوام قەڵغانی شەڕین بەرامبەر هەموو ئەو مافانەی کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە بەڵام لە کاتێکا کە وەفدێک دێت یان کێشەیەک دروستە بێ ئێمە هەین بەڵام لە کاتی دانوستان و وەفدەکانە ئێمە نین زۆر بەداخەوە ئەمە لاوازی بۆ ئێمەش لاوازیەوە بۆ هێرێمیش لاوازیە. بەڵێ کاک عزیز لە ماوەی ڕابردوو دەرماڵەی ئەفسەران و پاسەوانانی سنوور کە لە سنووری هەرێمدان سرف نەدەکرا ئەم بابەتە لەگەڵ وەزیری ناوخۆ باس کرا؟ بەڵێ ئەم بابەتەشمان باس کرد و بڕیار پێی دەرچووە ئەو بابەتە بەڵام وەزیر وەڵامەکەیەوە بوو کە ئەوە لەلایەن وەزارەتی مالیەوە پارەی بۆ تەخسیس نەکراوە. باشە جگەلەوە تایبەت بە بابەتی هاوپەیمانەتی چوارقۆڵی لە دژی داعش کە عێراق لە نێو هاوپەیمانەتیان ناوی دێکە ڕووسیا ئێران سووریا عێراق ینی ئەم بابەتە باس کرا؟ ئەمە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ نییە ئەمە پەیوەندی بە قیادەی با بڵێم سەرکردایەتی هێزە هاوبەشەکانی عێراقەوە هەیە پەیوەندی بە سەرکردایەتی هێزە چەکدارەکانی عێراقەوە هەیە ئەمە هاوپەیمانەتیەکی ناوەندی هەواڵگریە لە نێوان ئەو چوار دەوڵەتە تاوەکو ئێستا ئەمە نەگەیشتووەتە بواری جێبەجێکردن یان داواکردن لە هێزی ئاسمانی بەشداری عێراق لە نێو ئەم هاوپەیمانەتیە چ کاریگەریەک دروستەکە؟ ئێمە پێمان وایە ئەم بەشداریە وەکو ناوەندێکی هەواڵگری کاریگەری باشی ئەبێ لە بەرەکانی شەڕ لە دژی هێزەکانی داعش ئەوەش بە هۆی ئەوەی کە دەستگای استخباراتی و مخابراتی رووسیا دەستگایەکی زۆر کاریگەرە و هەموو ئەو کادرانەی لە ناو هێزە تیرۆریستەکانن خەڵکی چیچان و شیشان و کۆمەڵێک وڵاتانی دەوروپشتی رووسیا هەن کە رووسیا خۆی سەرچاوەیەکی زۆر بەهێزی هەیە بۆ هەواڵگری لە ناو ئەو هێزانە بۆیە ئێمە لەوە سوودی زۆر وەرەگرین. بەشداری عێراق لەم هاوپەیمانێت چ کاریگەرێک لە شەڕی داعشەکە لە کاتێکە بەشی زۆری ئەو کارانی کە رووسیا لە دژی داعش ئەنجامی داوە لە سووریایە؟ ئەوەی سووریا کاریگەری خۆی هەیە چکە ئەمە بەرەیەکی شەڕە و دوژمنەکە یەک دوژمنە هاوبەشە بۆیە ئێستا ئەو شەڕانەی کە لە ئەنبار و لە سەلاحەدین و لە کەرکووکی شەکرێ و لە دوو ڕۆژی داهاتوو پێشکەوتنی بەرچاو بەخۆیەوە ئەبینێ لەو سێ بەرەیە ئەمە هەماهەنگە لەگەڵ ئەوەی سووریایە بەڕاستی و ئێمە پێمان وایە ئەم هاوپەیمانیەتیە هەواڵگریە ناوەندیە تەواوکەری هاوپەیمانەتی نێودەوڵەتیە و لەو بڕواایش داین کە ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی ئاگدارن. خۆت باست لەوە کرد ینی هاوپەیمانەتێکی تر هەیە لەولاوە کە هاوپەیمانەتی ئەمریکا و هاوپەیمانەتەکانێتی و عێراقیش لە نێوەوە بە فعلی بەشدار بووە لە غورفەی عملیاتی ئەو هاوپەیمانەتیش بەشدار بووە لە کاتێکی تر ناوی هاوپەیمانەتێکی نوێتر دێت ینی ئەم بەشداریە لەم دوو هاوپەیمانەتیە زیانی دروست ناکا بۆ عێراق یاخۆت قازانجی هەیە؟ ئێمە پێمان وایە هیچ زیانێک دروست ناکا بەعکسەوە قازانجی هەیە و لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشە و عێراق ئێستا یەک دوژمنی هەیە ئەویش تیرۆریستانی داعشە ئەو دوو هاوپەیمانێتیە ڕاستە کێشە و گرفت و لە بینی هەردوو مەحوەرەکە هەیە وەکو رووسیا و ئەمریکا بەڵام لەم مەوزوعە لەم بابەتە هەردوو لە متەفقن. بەڵێ کاغازیزگەر گەر بە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو سیر کرد ینی رووسیا زۆرتر هێرشەکانی لە سووریا و ئێستا ئەمریکەکان زیاتر لە عێراق هێرش ئەنجام بدەن ئەمە دابەشبوونە؟ نەخێر ئێمە بە دابەشبوونی نازانین بەڵکو لە عێراقا لە سەرکردایەتی هێزە هاوبەشەکانی عێراق پلانێکی تۆکمە هەیە ئەو پلانە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کە وەکەوەی پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق و هەم بە هەمان کات لەگەڵ هێزە چەکدارەکانی حەشدی شعبی و لەگەڵ سوپای عێراق و هێزەکانی ناوخۆی عێراقا ئەمە هەر هەمووی بە پلانێکی تۆکمە لە ڕوومادیەوە لە ئەنبارەوە دەست پێەکە تاگاتە کەرکووک یەک پلانە یەک پاکێجە لە پلان و بۆ زیاتر دابڕانی هێزەکانی تیرۆریستانە لە بەریەکتر و دابڕانی ئەمداداتیانە و سەرنجام ئەوە سەرنجامەکەی بۆ ئازادکردنی هەموو ئەو شوێنانەیە و فیشەکی ڕەحمە لە مووسڵ تەواوە بێ. بەڵێ کاگازی تۆوە ناودێنە ئەمە هاوپەیمانەتیەوە باس کرد کە ئەمە هاوپەیمانەتیەکە لەسەر ئەساسی هەواڵگری دروست بۆ لە نێو ئەو چوار وڵاتەیە هیچ هاوکارێکی سەربازی بە فعلی ینی چەک و پێداویستی بە عێراق درێ هیچ شتێکی وا باس کراوە؟ نەخێر تاوەکو ئێستا عێراق داوای نەکردووە ئەو هێزە بە فعلی بەشدار بێ لە ئاسمانەوە
بەڵام بۆ چەکیشەوە خۆتەزانی عێراق دەرگای کراوەیە بۆ گرێبەست لەگەڵ هەموو وڵاتانەیە کە پێویستی بێ کەسیش چەک بە خێر نادا بە عێراق غیر ئەوەی نەبێ بە مقابلی پارە و نەوت نەبێ. کاک عەزیز لە ماوەی ڕابردوو هەرێم پێشوازی لە بەشداری رووسیا لە شەڕی داعش کرد و باسی لا پەیمانەتەکەی کرد بە ئەو مەرجی کە چەک و پێداویستی بەهێزی پێشمەرگە بدە. هەرێم چ ڕۆڵەکە بینێ؟ پێش 6 مانگە لە ئایاری پارەوە حکوومەتی رووسیا ئاگاداری هەرێم کردووە و زیارەتی متەبادل هەیە با بڵێم سەردانی هاوشێوە هەیە و هەرێم بەشدارە لە ئەو لوژنەیە کە 6 کەسە ناوەندەکەی لە بەغا دانیشن و بە نوێنەرێک ئێمە داوامان کردو ببێتە 2 نوێنەر و تاوەکو ئێستا هیچ گرفتێک نییە هەم ئەمریکا هەم هەرێم هەم بەغا هەمووی هەماهەنگن لەگەڵک. هەرێم دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ؟ پێمان وایە هەرێم تەنیا ئەو ناوەندە هەواڵگریە سوودی ئەبێ بۆ ئەو بەرێ شەڕە گەورەیە کە لە هەرێما هەیە زیاتر درێژایەکە یەگاتە 1050 کیلۆمەتر. ئێستا ئەو بەرە جەنگە پێویست بە سەرچاوی هەواڵگری گەورە هەیە وەکو ئەوەی رووسیا. کاک عەزیز کێشە ناوخۆیەکانی هەرێم چ کاریگەریەکی لەسەر یەکدەنگی هێزە سیاسیەکانی کورد پەرلەمانتارانی کورد لە بەغدا دروست کردووە؟ زۆر بەداخەوە کاریگەری زۆری دروست کردووە و زۆر لە پەرلەمانتارێنی عێراق خۆیان بەوە تێگەلانووە کە قسە بەغا بکەنە منبەری زیاتر ساختکردنەوەی ململانەکان ئەمە زۆر بەداخەوە دەبوایە ئەوە نەبوایە لە بەغایە. کاک عەزیز هەفتەی داهاتوو گفتوگۆی پرۆژەی بودجێ 2016 عێراق دەکرێت کەواتە تۆ باسی لەوە کرد کە هێزە کوردەکان با بڵێن فراکسیۆنە کوردەکان لە نێو پەرلەمانی عێراق یەکدەنگ نین کەواتە چۆن دەتوانن یەکدەنگ بن بۆی داوای مافەکانی کوردکەن لە پرۆژەی بودجێ 2016دا؟ ئێمە لە بەتایبەت موازنەی 2016 پێمان وایە ئێستا هەرێمی کوردستان لە سەرنجامی هەڵەکانی ڕابردوو ئەو قەیران و ئەو قەیرانە زۆرانە دروست بووە بۆیە ئێمە پێمان وایە سربەخۆیی ئابووری بۆ ئێستا کە ئارەزووی هەمومانە و داواکاری هەمومانە ئێستا جێبەجێ ناکرێەوە دەریش کەوت بۆیە داواکارین لە موازنەی 2016 هەرێم ئەو پابند بێ بەو گرێبەستەی کە لەگەڵ بەغایە کردوێتی چکە بەپێی هەموو مەرجەکان ئەگەر ئێمە 550,000 بەرمیل ڕەوانەی بەغا بکەین ئێمە لەلایەکەوە قازانجەکەین بەم خاڵانە یەکەم خاڵ قازانجەکەمانەوەیە کە 550,000 بەرمیل ئەگەر ڕادستی سۆمۆی بکەین ئێمە بەرامبەری 1 ملیار دلار وەرەگرین بە پێی موازنەی 2016 17%. ئەگەر بێت و خۆمان بیفرۆشین 500 میلیۆن دلار دەستمانەکەوێ سەرباری ئەوە نەفەقاتی حاکیمە و سیادی و ئەوەی کە بۆ ئەقالیم سەرفەکرێ بۆ پێشمەرگە سەرفەکرێ بۆ دەرمان سەرفەکرێ بۆ مەوادی غیزایی سەرفەکرێ ئەمانە هەر هەمووی زیادە ئەمێنێتەوە بۆمان و خاڵێکی تریش ئەوەیە کە ئەگەر ئێمە بێت و خۆمان بیفرۆشین بە 5 دلار تا 10 دلار هەرزانتر ئەیفرۆشین بەڵام لە بەغا بە گرانترە فرۆشرێ ئەوە شەر قازانجە و خاڵێکی زۆر گرنگی شەوەی کەرکووکە کە کەرکووک ئەگەر بێت و بەغا ئێمە ڕادستی بەغایکەین ئەو 550,000 بەرمیلە خەڵکی کەرکووک سوود وەرەگرێ لە پترۆ دۆلار کە 2 دلارەکە لە بەرمیلی کە ساڵەکە کاتە 300 میلیۆن دلار کاوە خۆی لە خۆیان قازانجێکی زۆر گەورەیە و دوایش هەماهەنگی و هاوکاری لە نێوان ئێمە و بەغایش بۆ شەڕی دژە تیرۆر زیاتر پتەوترەکە و ئەو ڕێکەوتنە زیاتر ئاسوودەیی بۆ عێراق و بۆ ناوچەکە زیاتر دروستەکە. بە شێوەیەکی گشتیەوە خاڵی جیابەکانی ناو بودجێی 2016 بوو کە باست کرد. بەڵێ ئەگەر هاتوو ئێمە پابند بین چکە لە مانگی 6ەوە پابند نەبووین بەو گرێبەستەی کە لەگەڵ بەغا کردومانە لە مانگی 6ەوە ئێمە ڕادستی سۆمۆ ئەو 550,000 بەرمیلە ڕادستی سۆمۆمان نەکردووە بۆیە ئەگەر هاتوو لە 1ی 6ەوە ئەوە نەکەین لە 1ی 2016ەوە ئەوە حکوومەتی عێراق هەموو با بڵێم دەرمان ئەبڕێت مەوادی غیزایی تەمویلی ئەبڕێ و پارە لە هێزی پێشمەرگە ئەبڕێوە زۆر شتی تر کە قەیرانەکە زیاتر ئاڵۆسترەکەوە قەیران زیاترە بێت. کەواتە تێبینیەکانتان گرنگترین و تێبینیانەی لەسەر بودجە هەتان بێت لە بودجێی 2016 عێراق چییە؟ ئێمە پێمان باشە هەموو کوتلە کوردستانیەکان لە بەغا ئێمە ئەمانەوەی کۆبنەوەیەک بکەین و هەموو ئەو خاڵانە بخەینە بەرچاوە لەگەڵ حکوومەتی هەرێم ئەبێ ئەم خاڵانەی لە بەرچاو بێ چکە ئەم هەرێمە بەرگەی قەیرانی زیاتر ناگرێت. کاک عەزیز تۆ باست لە
دروستبوونی قەیران کرد ئەگەر بەم شێوەیە کورد بەردەوام بێ لە فرۆشتنی نەوتەکەی مەسەلەن باس لە بڕینی نەوت خۆراک کرد باس لە بڕینی دەرمان کرد ڕۆڵی پەرلەمانتارانی کورد وەزیرەکانی کورد لە نێو حکوومەتی عراقی چییە بێ ینی دەتوان چی بکەن بۆی ئەم قەیرانە گەورەتر نەبێ وەکو خۆشت باست کرد ئێمە ڕۆڵمان ئەوەیە لەگەڵ لایەنە کوتلە سیاسیەکانی تری عێراقا قسەی زۆرمان کردووە کە ئەوانیش پێیان باشە کە ئێمە پابند بین و حکوومەتی عێراقیش ئامان کاتە پابند بێ بەو گرێبەستەی کە لە نێوانمان هەیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغایە هەیە بۆ ئەوەی ئەمە چارەسەری زۆر کێشەی تریشەکە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر بێ ئەوە کاریگەری ئەبێ لەسەر مادەی 140 بۆ چارەسەرکردن لەسەر با بڵێم داڕشتنەوەی سیاغەکردنەوەی پرۆژە یاسای نەوت و غاز لە بینی بەغا و لە بینی هەرێمە کاریگەری تری ئەبێ بۆ چاکردنی پەیوەندی سیاسەکانی حزبە سیاسەکانی عێراق بەگشتی و هەرێمیش بە تایبەتی و ئاسوودەی و ئارامی ئۆقرەیی ئەگەیەنێتە هەموو عێراق و کوردستانیش بەڵێ کاکعزیز حکوومەتی هەرێم لە سەرەتا هەوڵیدا لەگەڵ عێراق پێک بێ بەڵام پێک نات و خۆشی نێوتەکەی دەفرۆشێت ئێستا ناتوانێت موچە فەرمانبەرانی دابین بکە ینی لایەنی سێمی ئەم بابەتە هەرێمە توانێت چۆن چارەسەری کێشەکانی بکە یەک چارەسەر هەیە ئەویش ئەو 550,000 بەرمیلە ڕادستی بەغا بکە ئەوە تەنها چارەسەرە کە بتوانین ئێمە ئەگەر هاتوو نرخی بەرمیلی نەوتی شەرزانتر بێ ئەو کاتە بەغا پابند ئەبێ بەوەی کە مەسئولیش ئەبێ بەرپرسیش ئەبێ کە قەرزی نێودەوڵەتی بکە بە پێی یاسای نێودەوڵەتی و ئەو کاتە با بڵێم فەرمانبەران بێ موچە نەبن بۆیە ئێمە مەبەستمانە لەم بابەتە ئەبێ هەرێمی کوردستان بەڵام کاکعزیز بەڵێ مانگی شەشی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان پابند بوو بۆ بڕیاری کە لەلایەن بەغداوە دەرچوو بەڵام بەغدا پابەندە بوو ئێمە بە دەختێک سەبرمان هەبوایە ئێمە لە مانگی یەکەوە پابند نەبووین تا مانگی شەش یەک مانگ پابند بووین با سەبرمان بکردایە سێ مانگیش حکوومەتی عێراق پابند نەبوایە ئەو کاتە قسەمان بکردایە بەڵێ زۆر سپاس بۆ عەزیز مەلا حەسەن ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق کە لە سوودەکەمان لە شاری سلێمانەوە لەگەڵمان بووی